سپاس کاک دلێر سڵاو جێگرە خۆشەویستەکانی بەرنامەی زمانێمە لە ڕادیۆی کوردستان 24 لەگەڵتانم. ئەڵلقەی ئەمجارە لەگەڵ دکتۆر شوان عوسمانە بین بۆ گفتوگۆکردن لەبارەی گفتوگۆی نێوان نەخۆش و پزیشک دەبێ چۆن مامەڵە لەگەڵ نەخۆش بکە، نەخۆش کە بنچینەیەکی بێهێزی دەرونی هەیە لە کاتی نەخۆشیدا. مرۆڤ دەگاتە ئەو ئاستە چۆن دڵی ڕابگیرێ و چۆن ناوی نەخۆش بهێنرێ. لە هەمان کادا نەخۆش دەبێ چۆن ڕێز لە پزیشکێک بگرێت کە ئەو لە نەخۆشیەوە بەرە و تەندروستی دەباتەوە، هاوکاری دەکا بۆ ئەوەی باش بێتەوە. ئایا پێویست نییە زۆر جوان ڕێزی بگرێ و چۆن لەگەڵی داخەبێ. ئەمانە هەموو گرنگن لە ژیانی مرۆڤدا و لە پەیوەندی نێوان نەخۆش و پزیشکدا. دکتۆر بەخێر بێی. زۆر سوپاس کاسی. ڕوبەڕووی شێوازی جیاواز بوویەوە لە نەخۆشەکان، ئاستی جیاواز لە تێگەیشتن. بەڵام بەر لەوەی باسی ئەوانە بکەین، ناوهێنانی نەخۆش، کەسی نەخۆش، ناوهێنان و بانکردنی بە نەخۆشیەکە، بۆ نمونە دەڵێن نەخۆشی سیل، نەخۆشی شێرپەنجەی گەدە بابێ بۆ نمونە، پێت وایە گونجاوە بەم شێوەیە ڕێپێدراوە لە ئەتەکێتی پزیشکیدا؟ دووبارە زۆر سپاس لۆ دەربەتەی کازدین. ئەکید ینی سڕی نەخۆشی بە هیچ شێوەیەکی ناتوانای شخصی دووەم و شخصی سێم بزانی. لە سیستەمی پزیشکی جیهانی ئەوەیە هەتاگە نەخۆشەکە نەخۆشێکی بەسیط بی یان نەخۆشێکی زۆر خراپبی تەنها نەخۆش دەبی بزانی. خودی نەخۆش بە خۆی بە منداڵەکانی دەڵێ، بە خۆی بە خێزانەکەی دەڵێ، بە خۆی بە برایەکانی دەڵێ، بە کەسەکانی خۆی دەڵێ. ئەوە کە تایبەتمەندێکی زۆر زۆر خاصی مرۆڤەکەیە، بە هیچ شێوەیەکی ناتوانانی گاسی بکەی فلان کەس، یاخود هەتا بوویتە عادەت مەسەلەن ئەگە دکتۆرە دابنیشی لەگە سێ دکتۆریان لە جێیەکی برێ فلان کەس هادووە عیادەم، ئەوەش غەڵەتە. هادووە عیادەم دەکات و سڕی ئەو نەخۆشە ڕاستە نەتگۆ نەخۆشەکە چیە، بەس گوبۆتە هاتەوە عیادەم. ئەوەش دکتۆرەکان دەزان تایبەتمەندی تۆ چیە، کەواتە دەزان نەخۆشەکەی چیە. یان مەسەلەن خەڵکەکەی حەز ناکە کەس بسانی. ینی مهمترین شت ئەوە حەقەکی نەخۆشە لە سەرمە پزیشک کە بە هیچ شێوەیەک لە هیچ مەجلیسێک لە هیچ جێیەک ناوی نینین و باسی نەخۆشیەکەی نەکەین. هەتا بەبیرم دێ نەخۆشی وا هاتە لای من برای هاتیە ڕۆژی پاشتر، برایەکەم دوونێ لێرە بوو، مەفروزە بە گوێرەی کولتور و بە گوێرەی عاداتی خۆمان ئەمە لۆی باسکەین بڵین کاکە ئەو هایە ئەو هایە ئەو هایە ئەو هایە، بەڵام تم شتیوان نییە ئەتو بخۆت بڕۆ لەی وەگرە، لە برای خۆتە لەی وەگرە. ئەمنەوە سڕی نەخۆشی ئەو دەرکەی کە قەپات دەبی ئەو نەخۆش هەر چیگۆ هەر نەخۆشیەکی هەبوو هەر ئازارەکی هەبوو باز ناکرێ، لە خۆت دەبی لەی وەگری. لۆ جوابی پرسیارەکەت بە هیچ شێوەیەک قبول نییە، جیهانیەن و دەستوریەن و وەک مرۆڤ باسی ئەسراری ئەو نەخۆشیە بکرێت. جگە لە باسکردنەکەی ناوهێنانیشی بە نەخۆشەکەیەوە کەمکردنەوە نییە لە کەسایەتی ئەو کەسە. هەمومان نەخۆش دەبین، چا دەبینەوە، هەندە نەخۆشیە زوو چا دەبێتەوە، هەندە نەخۆشی هەندێک درێژ خایانە. پێویست ناکە بە هیچ شێوەیەک ئەو فترەیە کە ئەو شەخصە نەخۆشە بە هەر نەخۆشیێکی ئاڵوودە بووە باز بکرێ. شێوازی ئاخاوتن دەچێتە نێو شەبەکەی بەشێک لە چارەسەری بۆ نەخۆش. شێوازی ئاخاوتن چونکە باری دەرونی دەکەوێتە ژێر کاریگەری ئاواخاوتنە، دەرونی مرۆڤیش کاریگەری لەسەر تەندروستی گشتی هەیە. بەڵێ بەخۆی کا ئایزەدین ئەگە شێوازی ئاخاوتنی بینی پزیشک و نەخۆش هەندێک تەفاسیلی هەیە، وردەکاری هەیە بە دووشتی ئەساسی. یەک سیستەمی ئەو وڵاتە، سیستەمەکە چۆنە کە عیلاقەتەکەی بینی نەخۆش و پزیشک ڕێک دەخە، واروەها ڕۆشنبیری تاکەکە. ئەگەر بتوانم باسی ئەو دوو تەوەرەیە بکەم زۆر مفید دەبی لە بۆ جوابدانەوەی چۆن لەبەر چ گفتوگۆیەکان هەندە جار خراپن، هەندە جار وەختیان نییە، هەندە جار باسی دەکەین. بەس ئەوەی من گوتم بەشێکە لە چارەسەر زۆر گرنگە. ئەتوو کە نەخۆش هەست کرا هەر مرۆڤک دەچێ هەر جەیەک هەست کرا کە ڕێزت لێ گیرە، هەست کرا کە یەکەکەیە
گوێت لێ ڕادەگری و مەقسەدیتی و نیەتیتی ئازارەکەت تێبگا بە باشترین شێوە لە ئەوەی چارەسەرت بۆ بنووسی فەرقەکی زۆر دەکا لەوەی کە ئەتوو ڕوود لەو لایکەی یان دووسێ کەس لە غورفەی بن یان بە هاکەدای گوێ لێ ڕابگری لە لای نەخۆشەکە حەبەکانیش لەوانەیە ڕاستیشی نووسیبی دکتۆرەکە بەس وەک پێویست چارەسەری ئازارەکەی ناکە. لانی کەم دەڵەوە ناتوانانی قسەم لەگە بکە بە باشی حەبیت دکتۆر دەڕۆینە سەر ئەو تەوەرە زۆر گرنگە باست کرد ئەو بابەتە بەڵام پێشەوە باسی وەت کرد کە دەبێ دەرد تەنیا بە دەردەدارەکە بگوترێ بە نەخۆش بگوترێ بە کەسی وینە دەبێت کەسەکانی لە ڕێویەوە بزانن ئەوە لە کللتوری ئێمەدا زۆر لاوازە توانی و تاتو جێبەجێ بکەی لە ڕۆژانە لە ناوکارانم بڵێم 150 توانیتم محاولە دەکەم یەکەم جار محاولەکە لەوەیە کە ئەو نەخۆشی دێتەکەم نەخۆشی دووەمی لەکردنەوی ئەو محاولێکە محاولەی دووەمە ئەو شخصەیەکەی نزیک خۆی لەگەردی یان کوڕیتی یان ژنیتی یان برایتی شخصی دەرەجە 2 دەرەجە 3 لەگە نەبی هەندە جاریش ئەگەر زانیم پێویستە نەخۆشەکەی بەتەنە جودا دەکەمەوە پێی دەڵێم بەڵام لە کولتوری خۆمان زۆر زەحمەتە بە مجموعە سەبەبەچی کە بتوانی مباشر نەخۆشیەکەی بە ئەو کەسێک کە نەخۆشە پێی بڵێ چونکە هەندە جار دەرونی خراپ دەبێت یان لە لایەنی دەرونیەوە زۆر پێتێک دەچی ئەمە ئەوەشمان ناوێت ئەو تەوازنەی دەبی ڕابگرین لایەک سڕی نەخۆشەکە و ینی پرایڤەسی و تایبەتمەندی شخصەکە لەلایەکیش لایەنی دەرونی نەخۆشەکە ئەوە نەبی ئەمن شتێکی جیهانی لە کولتوری خۆم تەطبیق کەم بەڵام بە زەرەری بشتێتەوە ئەوەشمان ناوێت ئەوەی باست کرد ئاستی ڕۆشنبیری تاک بۆ ئاخاوتن لەگەڵ پزیشک و ئاستی تێگەیشتنی پزیشک لە خوێندنەوەی تێگەیشتنی نەخۆشەکەی ئاستی نەخۆشەکەی لەکوێدا بەو ئاستە قسەی لەگەڵ بکات بۆک باسمان کردیان سیستەم زۆر دەور دەبینی سیستەم ئەو سیستەمێک کە ئەو وڵاتی پێوە دەڕوا زۆر دەور دەبینی لەو تێگەیشتنە و لەو گفتوگۆی کە دروست دەبی بۆ نمونە ئەگەر باسی سیستەمی وڵاتی خۆمان بکەین عێراق 1920 ساڵی دامەزراندنی دەوڵەتی عێراقی ئەو سیستەمە ئیستا دامەزراوە 104 ساڵی بەسە تێپەڕیا هەندێک ڕوتوش کرایە بەڵام ئەساسیەن هەر نیزامە قەدیمەکەیە جەنابەت مۆبایلێکی ئیستعمال ناکەی پێش 20 ساڵی دروست کرابی هەر ناڕوە لەگەر ئەو ئەپدەیتی ئەوڕۆ هەیە ناتوانانی فهمان سیستەم ئەو سیستەمە قەدیمە لەوانەیە وەک پێویست ئیستا ئیش خۆی نەکە تەداخلات دەبی تەداخلاتەکانیش لەوانەیە لەسەر حسابی نەخۆشەکەی بی لەسەر حسابی دکتۆرەکەی بی لەوانەیە هەندەجار بە زەرەر بچێتەوە لە پێشکەوتنی تۆبیش پێش ناکەوی چکات و بەس خەریکی ڕوتوشی سیستەمەکی قەدیم بکەی ناتوانانی پێشکەوی مەقسەدم چیە لەو شتەی ئەنی ئستا ئەو سیستەمە لە ڕوانگەی دکتۆر لە ڕوانگەی نەخۆش لە ڕوانگەی ئەعلام لۆت باز دەکەم لە ڕوانگەی دکتۆر دائیمەن مەشغولە دەوامە چی هەیە سەباحی پاشان عیادەشی هەیە پاشان ئێستا دکتۆری ئەو فترەی ئیسلامە تێدا دەژین هەندێک جار داوامەکەی لە سۆرانە دوو ڕۆژی لە هەولێرەیە لە خەستخانەش کەش واجباتە چی هەیە عیادەشی هەیە لەو عیادانش لە خەستخانە ئەهلیەکان لە 3-4 خەستخانەی نەخۆش داخل بووە و هەندە جار داخلی لجنە و داخلی ئەوانەی دائیرە سەحەش دەبی لەوێش ئەو بکە ئەو دکتۆرە لە حالەتەکی ماندیبوونەکی فەوقەل عادەدایە کە ناتوانانی وەک پێویست حەقی هیچ کام لەوانە بدە ڕاست سیستەمەک لۆی دروست کردی دکتۆرەکە لەوانەیە حەز بکە لە خەستخانەکی ئیش بکە پاشان کە دەوام خلاص و بستەوە ماڵێ وەک وڵاتی ئەڵمانیا لە یەک ماڵی دەژی دەچە خەستەخانەکەی بەڵام لێرە دکتۆری ئێرە دەبینی بەو هەموو جێگانە دەبی ڕابگە و لە عیادەش هەمان شێوە لە عیادەش مەسەلەن کە نەخۆ زۆر خردەبتەوە لەوانەیە دکتۆرەکە بێوێت تەحدیدیش بکە بریکاکەم لەو لە دەنەخۆشی زیاتر نابینم لە 20 زیاتر نامینم بەڵام مەجال نات دەڕوە نەخۆشەیە 3 شەوێ دەستەوە مارێ 12 شەوێ دەستەوە مارێ پاشە ئەو نەخۆشە ئایا دەتوانی وەک پێویست لە لایەنی ئینسانیەوە لەگە هەر نەخۆشێکی بڕوە ناتوانانی شێوازی ئاخاوتنی ئەو دکتۆرەی چۆن دەبێت لەگەڵ نەخۆش شێوازەکە چۆن دەبی فەحسەکان چەند بە عەجەلەیی دەکا ئەو سیستەما مەجال نەدایە ئەو دکتۆرە وەک لەوانە دکتۆرەی زۆر باش بی زۆر زیرەک بی زۆر ئینسانی بی بەڵام سیستەمەکە وای لێ دەکە پاڵی پێوە دەنێ بەونەوەی ئەوە لایەنی دکتۆر
بینە سەر لایانی نەخۆشیش هەمان شێوە ئەو نەخۆشەیە سەبری نییە تەحملی سڕی ناکە ئەوڕۆ هاتیمە عسری هاتیمە دەبی پێشنانی ئێوارێ بگەمەوە مارێ ئەو جە لە عیادەکەی شەڕێ دەکا لە جێیەکەی بێسەبر ڕادەوەستی ئەوە تەسیر لە نەخۆشەکەی دەکا یاخود مۆزوعی پارە کە نەخۆش پارەیدا ئەوە سیستەمەکی غەڵەتە ینی سیستەمی تأمین صحی عالمیان باشترین سیستەمە هەتا ئێستا کە ئیشی کردبی بەڵام ئەو چووکە باسمان کرد ئەو سیستەمەی قەدیمە ساڵی دامەزراندنی دەوڵەتی عێراق هەتا ئێستا نەخۆش پارێدەدا لەوانەیە لۆ گوندەچی لۆ ناحیەکی بڕوە بەڵام کە شار گەورە بوو کە وڵات گەورە بوو ناتوانی تەداخلاتی غەیری طبی مەنعکەی ئەو مۆزوعی زۆر گەورەترە و هەروەها لەلایانی نەخۆش و مۆزوعی تەقبولی مزعفاتیش نەخۆشەکە بەخۆی لە سڕەکەی بە عەجەلەیە بەخۆی پارەیدایە دەبی نەتیجەکە زۆر باشبی ناکرێت نەتیجەکە خراپبی ئەگەر نەتیجەکە خراپبی ئەم دار و دەرکەی خستخانەکەی دەستچێنم دکتۆرەکەی تووشی محکەمەی دەکات هەدی پارەم لۆدایە هەدی پارەم لۆ چدا ئێمە العلم لە هەموو وڵاتانی جیهان نسبەک مزعفات هەیە ئەتو عملیاتێکی فتح صدر دەکەی عملیاتێکی زراو دەکەی نسبەک مزعفات التهابات هەیە نسبەک مزعفات مردن هەیە نسبەک مزعفاتی مشاکلی بەنج هەیە نسبەک مزعفاتی نەخۆشەکە گەورەیە شەکری هەیە زەختی هەیە مەشاکلی تکە عەجزی کلی هەیە لەوانەیە لەو عملیاتی دەرنەچی لەوەی دەرنەچی فنەخۆشەکە ئەوەش لێ قبول ناکە دەبی ئیلا نەتیجەکە باشبی حەبەکەت دامێ نایبێ بتە حساسی حەبەکەت دایم بە 2 ڕۆژی دەبی چاپمەوە هەر بستمەوە یان هەندە نەخۆشی درێژ خایەن هەیە تێگەیشتنێکی قوڵی دەوێ ئی نەخۆشەکە و عایلەی نەخۆشەکەی ئەمە زۆر جار ئەو مشکلەمانێک کە ڕۆشنبیری نەخۆشەکەی زۆر خراپە لە نایەنیەوەی وا دەزانی خەتای دکتۆرەکەی کاکە دکتۆرەکەی لۆ بگۆڕن یان خەتای کچەکەیت یان خەتای کوڕەکەیت یان خەتای ژنەکەیتی دائیمە لە جیاتی ئەوەی بێتە سە مۆزوع ئەساسیەکەی دەستە لایەنی تکا ئەوانە هەموو کاریگەریان لەسەر خراپبوونی زمانی ئاخاوتن دروست هەیە ئەمە چونکە با جۆگران نەڵێن لە بەرنمەیەک لەبارەی زمانەوە باسی پزیشکی دەکەن ڕوون بێ بۆیان بەڵێ فەرموو ئەو بەنسبەت لایەنی دکتۆرمان باس کرد لایەنی نەخۆشمان باس کرد لایەنی ئەعلام جەنابتان ئەنی ئەمە زۆر جار لە ئەعلام دەبینین وەک پێویست تێگەیشتنی لۆ مزعفاتی طبی نیە چای خۆم دیتم ئەعلام هەیە نەخۆشەک لە خستخانەکی مردیە بەو مزعفاتی کە لە کتابی نووسرایە کە هەزارەها ساڵە هەر هەیە و 1000 ساڵێت کە شەر دەمینێ ئەو نەخۆشە مردیە ئەعلامەکە دەستە پێش تازە سعاتەکە خەبەریان داێت سەماعەکەی لە پێش بابەکی جەرگ سوتاو داکەکی جەرگ سوتاو برایەکی برای مردیە خوشی مردیە چت هەیە ئەویش هەتا قسە هەیە دکتۆری بە ناوی خراپ بە صفاتی خراپ ناودەنی بە قەسابخانە و بە نەخۆشەکەی بە نەخۆشخانەکەی بە خراپ ناودەنێ یان هەندە جار دار و دەرکەی خستخانەکەی دەستێنن لەوانەیە هەندە ئەوان ئەم دیتم 200,000 ڤیو کرایە ئەو لە قتەی کە بابەکی جەرگ سوتا و قسەی دەکە منداڵەکەی مردیە لە بن عملیاتی لەوانەیە لەو 200,000 50,000 بە تەما بوو لێرە عملیات کە لە هەولێرێ بەزیز کە ناکە کە ئەو ڤیوی دیت ئەو ڤیتیای دیت دەچی پارە دۆلارەکە عملە سعبەکەی دەباتە وڵاتەکی دراوسێ ینی ئەو ئیعلامیە کە دەبی خزمەتی وڵاتی خۆی بکە دەبی خزمەتی شاری خۆی بکە بە شێوەیەک لە شێوەیەکان زەرەری لە وڵاتی خۆیدا کەواتە ڕاگەاندنیش هەندێزار زمانێکی خراپی هەیە ڕاگەاندن حاکمی پێنجەمە ئەگەر لە مۆزوع دەرنەچین باسی ئەمریکای بکەن وەختی لە گەیابان شەڕی کرد ڕۆزڤەلت قایدی ئەمریکای بوو لە وەختی گەرمەی شەڕ مرد هەموو ئیعلامی ئەمریکا اتفاقی کرد کە باسی و مۆزوعی نەکە نەکو جوندیەکان لە یابان وریان شەڕەکەیان بردەوە ئەو جا ئیعلان کرا ئیعلام حاکمی پێنجەمە ئەوجە لە طوبە لە سیاسەتە لە هەندەسەیە لە پێشکەوتنی کۆمەلگایە بەڕێی من ئیعلامی باشیشمان هەیە ینی دکتۆری باشمان نەخۆشی باشمان هەیە ئەمە جارێ باسی وی ناکەین بازی دەستنیشانکردنی هەڵەکان دەکەین لەوەی چارەسەری بکەین دکتۆر باسی مردنی کەسێکت کرد لە ناو عملیات نەشتەرگەری بۆ دەکرێت و دەمرێ کەس و کارەکەی قبول ناکەن هەڕەشە دەکەن یان لانی کەم ئەو پەڕی ناڕەزایەتی لە بەرامبەر سیستەمەکە دەرەبڕون لە بەرامبەر پزیشکەکەش بەڵام فۆرمێک هەیە خاوەنی نەخۆش واژووی دەکە کە نەخۆشەکە دەچێتە نەشتەرگەری هەندێک جار ئەزانی سیستەمەکە دەڵێت چێت تەوقیعەکەم لۆ لێرە بکە پێی ناڵێ ئەوە چییە بۆی ڕوون ناکاتەوە و ئەتەکێتی ئیجتیماعیمەش کۆمەلگایمەش شەرمێکی تێدایە شەرم دەکا بڵێ بۆ تەوقیعەکەم دەڕێشتە چی وانە تەوقیعەکە ئەو فۆرمە ڕازیبوونە بە دەرەنجامی خراپی
ناو هۆڕی نەشتەرگەری کە تۆ بۆ تڕون کرایە و ڕازی بووی دوایی ئەگەر خەتای پزیشکیش بێ خەتای سیستەمیش بێت تۆ دەبێ قبوڵی کردی چونکە واژت کردووە دەبێت ئەو حاڵەتە ڕوون بکرێتەوە بۆ نەخۆش و خاوەن نەخۆش لێرە سیستەمەکە و تەڕەفی نەخۆشخانە جا پزیشکیان ئیداری هەرچەیە پێم وایە کەم تەرخەمە دەتوانین بڵێن هەندە حالات هەیە کە پێی دەربەست تەوقیعەکە لۆشی ناخینتەوە بەڵام حالاتی زۆری شەیە هەم لە عیادای دکتۆریان لە خەستخانە لە ئیسشاری یاخود لەو جێی کە تەوقیع دەکا دکتۆرەکە پێگوتی کاکە بخینەوە فەرموو ئەم پێت دەڵێم تەوقیعیش بکە بەڵام هەندەجار ئەوەش ئیش ناکە هەندەجار نەخۆشەکە تەوقیعی کردیە بەخیبڕی خۆم مشکلەکان لەو کەسەی نییە کە تەوقیعی کردێ لەوێ بووە ئەوەی کە دەرەجەیەش خزمی نەخۆشەکەی لە شخصی سێمە شخصی سێم ئامۆزایەکە کوڕپلکەکە لەوێن دەرنیە بەس تەلەفۆن لۆ دەکەن ئەوە فلانکەس لە عملیات دەرنەچوو ئەو بە عەجەلە دێ ئەو نەیدیتێ تەوقیع کرا و لوی باز نەکرای ئەو مشکلەکە ئەو دروستی دەکە زیاتر شخصی سێمە چۆن دەبی و کو دەبی و ئەوەندا ینی ئەوە شخصی سێم دروستی دەکات پزیشکیش لە دەرگای مەخفی هەڵدێ ینی ئەوە سیستەمەکە ینی هەمووی وەنیە ینی ئەمە با بڵێن نسبەتی زۆر زۆر کەمێ بەڵام ئەوە یەک لە ئەو ناخۆشیانە یان لەو مشکلانێک ئەمە هیتمان ئەوجە مەقسەدمان چ بوو لەو دەستنیشانکردنی هەڵی گوتمان ئەوە بێزگە لە زمانی گفتوگۆ تەئسیر دەکە کە دکتۆرەکە ئەتوو 20 ئیشی پێ بسپێری طبعاً ئەو مەجالەی نابی لەگە نەخۆشەکەی بە جوانی قسەی بکە گوێی لێ ڕابگری یاخود دەگە 100 کەس لە عیادی ڕابوەستی مەجای نابی یەک دقەشت بداتێ چونکە ئەو خۆ ناوێت هەموو لەگە نوێژی سبێنێ بستەوە ماڵی دەوێت بەڕێک زووتر بستەوە ماڵێ چونکە ژیانوی خۆش نیە ئەسڵەن لەوانەیە بەو نەوعی کات و باسی دەکەی لەلایەکیش ئیعلام ئەمن دەمەوێت پێتان بڵێم مشکلێکی گەورەتریش بێجگە لەوانە ئەوانە هەموو حەل دەکرێت هەموو حەلیش کرایە تا ئێستا مشکلی پێشکەوتنی پزیشکیە یعنی ئەگەر دکتۆر نەوێرە حالەتی ناخۆش بکە لە ترسی ئەوەی کە نەخۆشەکە گیان لە دەست دەدا ئەگەر نەوێرە شتێکی مهم بکە پرۆسیجەرێکی نوێ بکە پرۆسەسی نوێ دروست بکە تووبیش بە فەشەلی دەمینێتەوە واتە تەتەور ناکە کەواتە زمانی هەڕەشەی کۆمەلگا زمانی هەڕەشەی کۆمەلگا لە ناو کایەی پزیشکیدا مەترسیدارە لێ ناگەڕێ سنووردادەن نایە نەخۆشەکەش دکتۆرەکەش بەس خۆی لە حالاتی ئاسان دەدا بۆ نوعی خەڵکەی زۆرشەیە حالەتەکەی زەحمەتە لە زیادی بستە وڵاتانی دراوسێ لە زیاتی فکر لە دکتۆرشکە بکاتەوە دێت کاکە فەرموو ئەنگۆ قبولیکەن فەرموو بەڕێزی ئەعلام ئەنگۆش قبولیکەن نسبەکە لەوانەیە هەندەجار ئەمە 50 بە 50 دەدەنی نەخۆشی عمری گەورەیە حالەتەکەی دڵەکەی زۆر زعیفە با بڵێن لە بواری من دەبی قبولیکەی ئەو پەنجامدایە باش لەوانەش زۆر جاریش بۆ باش بووە زۆر نەخۆشەکە باش بوو ئێکاکە ئەوانەی باش بووە یەک دووەچ خراپ دەبی ئەوجە دەبی هەموو لایەک ئەمە بتوان قبولی بکەین و ئەو مەشاکلانە تا حەدێکی کەم بکرێتەوە بەڵکو بتوانین دکتۆرەکان دەستکاری هەموو عملیاتەکان بکەن هەتا زەحمەتەکان بکەن بەبێ ئەوەی ترسیان هەبی کە ڕۆژێک لە ڕۆژان مشکلیان لە دروست دەبی دەربڕینێک هەیە زۆر باوە لەلایەن پزیشک دەربڕینێک هەیە زۆر باوە لە لای نەخۆش ئەو دوو دەربڕینانت دەخەمە بەردەست زۆر جار پزیشک لە نەخۆش دەپرسی دەڵێ چیتت لە بۆم باسکەش دەڵێ دکتۆرەکە زانی بەم لۆ داهات مەلای تو ئەو دەربڕینە ئەگەر زانی بەم بۆ داهات مەلای تو ئەتو بزانە چیتم و عیلاجم چییە ئەوە چۆن هەڵدەسەنجێن لە گفتوگۆی نێوان پزیشک و نەخۆش یان زۆر جار نەخۆش بە پزیشک دەڵێ دکتۆر ئەوەم بۆ بکە دکتۆرم کە دەڵێت ئەتو دکتۆریانە من ئەوە پێم وایە گزارشتێکی توندە نەخۆش تووشی هەڵوەستەیەکی خراپەکە تۆ دەڵێیت لەو بارەوە لە بەخۆی لە هەر مهنەك شتێکی بێدەن سن النضج المهني ئەو بە عەرەبیە ینی ساڵی ئەو ساڵی کە کابرا پێدەگا لە برانچی خۆی لە فەرعی خۆی لۆ دکتۆران 50 ساڵیان دانایە واتە کە دکتۆرێک دەکەوتە 50 ساڵ بەرەو سەرەوە ئەو پێدەڵن لە مهنەی خۆی زۆر پێگەیشتووە لۆ محامی بۆ نمونە 55 ساڵیان دانەوە کابراایەک محامیاتی دەکە عمری دەگاتە 55 ساڵ ئەو دەرێن ئەو محامێکی پێگەیشتووە خۆی تەکوین دەگاتە ئەوەی کە ئەو ئیشەی دەکەم ئەوەی ناکەم ئەوە باشە ئەوە خراپ زۆر زیرەک دەبی هەر کەسە لە ئەوەی خۆی لۆ مهندسیش هەروە هاکەدا ئەو جەلۆ دکتۆری 50 ساڵ عالەمیان دانرایە تەمان ئەوە معنای وەنیە هەتا نەبتە 50 ساڵ هیچ نازانی لۆ هەیە لە کولیە طوبە تەڵەبەیە زۆر زیرەکە هەیە مقیمە زۆر زیرەکە ینی ئەمە باسی ئەوەی ناکەین باسی شتێکی عام دەکەین ئەکید بە کە پاش کە ئینسان ئەو دکتۆرە لەو 50 ساڵی بابڵێن نسبەت زۆرم پێدەگا ئەو سوالەی نەخۆشی بە خراپ تێناگا چونکە نەخۆشیش تەبەقاتە مەسەلەن یەکێک دێ لە گوندەکان دێ
لە حیاتی خۆی نەخۆش نەکەتیا یەکێک دێ لە هەولێرەیە یان لە شارەکانە بابی نەخۆش بووە داچی نەخۆش بوو ئامۆزای نەخۆش بووە خەبیرە لە قسەکردن و لە تێگەیشتن و لە سڕە و لە عیادە و لەوانە فەرقەکە زۆرە هەیە خوێندیتەوە هەیە نەخینتەوە هەیە هەر لە عمری لە منداڵی و هەر لە خەستخانەی بوو هەشە دەگاتە 70 ساڵی نەخۆشم بە 70 ساڵ بوو یەکەم زاری هاتە کندکتۆری کەس نهاتە کندکتۆری فتێگەیشتنی وانە هەموو کەس وەچی منیە ئەمە ڕۆژانە لە ناو نەخۆشان و خەستەخانەی نەفە دەبی دڵەکی گەورەتەبی وەک مرۆڤک تەمەشایکەی کە شەرنی معاناتەکەی هەر نەخۆشیەکە بی معاناتەکەی بی ئەوە دە تێگەیشتنی خۆیتی لە تێگەیشتنی نەخۆشەکەی فە بەدڵەکی ساڤۆری دەگرین مۆزوعی ئەوەی کە دکتۆرەکە پێی دەڵێ ئەتو دکتۆریان ئەمن ئەوەش لەو نقطەی کە باسمان کرد کە دکتۆرێک لە سبێنی هەتا ئێوارێ فولبی لە لزنەی دای بنێ لە ئیشارێبی لە عیادێبی سەد نەخۆش ڕاوەستابی ئەکید بە ئەویش ئاسابی فول بووە خواخوایتی نەخۆشەشی بە هەر نەوعاچی بەڕێکە کوالیتی گفتوگۆیەکەی بینیان دێتە خوارێ بە سەبەبی ئەو سیستەمە بە سەبەبی ئەو قەرەباڵغیە کە لە مێشی ئەو دکتۆریش بە شەرەکە تااقەتەی محدودی هەیە سوپەرمان نییە ئەکید بە قەنەعات پێدەرم پاش 20مین نەخۆش تااقەتەکەس دێتە خوارێ لەوانەیە پاش 30مین نەخۆش زیاتر بێتە خوارێ ئەگەر ئەتوو دانی سبێنەکەش زۆر مەشغول بی ئەو دانی ئێوارەیەکەش ئەو قسەی ڕقیشت جاروبار لە دەودێت دەری لەوانەیە مەقسەد نەوی لەوانەیە پیاوەکی باش بی و دکتۆرە بەڕێزبی بە سیستەمەکە و مادی بوونەکە وای لێ دەکەم ئەو دکتۆرە مادام پیاوی باشە و توانای طبیشی باشە بادەست لەو بڕەپارەیە بشوە کە دەگاتە و حەدەی مێشتی جامەکە و قسەی ڕق بە نەخۆش دڵێت چونکە نەخۆش بە ئومێدەوە دەچێتە لاوی ئەوە بۆ چنی منە ئەگەر دکتۆر شوان پێشوازی لە نەخۆش بکە گفتوگۆیەکی کورتی نێوان خۆت و نەخۆشم بۆ وەکو نموزەجێک بۆ باس بکە بەرەو کۆتایی دەچین با هەبێت لە بەردەستمان بەس جوابدانە ئەوەی کاکەزدین بەنسبەت ئەوەی دکتۆرەکە واز لە پارەکە بینی زۆربەی دکتۆرەکان لەوانەیە نەخۆشیان تهدید کردبی لەو نەخۆشی زیاتر نابینم بەزەکە پێم خۆشە ڕۆژێک ئەعلامێک بێ لەوێ دابنیشی بزانە وەزع کووە نەخۆشێک دەرێ ئەمن لە چۆمان هاتیمە ناگەڕێمەوە یەک دەرێم لە بەغدایە هاتیم و یەک دەری وەزعم زۆر شڕە ئەگەر ئەوانە وەرنەگری شەڕێکی گەورە دروست دەبی لە بینی نەخۆشەکە شتەچی لێبێ زۆر جارمان بەساتە ئەگەر نەخۆشمان نەبینی شتەچی لێبێ ئەتوو مەسوولی معادلەکان ئەوها بە ئاسانی سیستم یعنی لەو جهەی نەزەری نەخۆشی وەرگری غەڵەتە وجهەی نەخۆشی نەزەری دکتۆری وەگری غەڵەتە دەبی وجهەی نەزەری هەردوو لای وەگری کەواتە سیستم دەتوانێت دکتۆریش مەجبور کاتە دۆخێکی باشی کۆمەڵایەتی ئیستیقرار لەو خۆی بتوانێت پشوی هەبی و ناچاریشی بکە پەیوەست بێ لە هەمان کاتدا گفتوگۆیەکەی نێوانیان لەگەڵ نەخۆش باش بکە و نەخۆشیش هێورتر بکاتەوە و نەخۆشیش ڕۆشنبیربی بتوانانی لەسەر نەخۆشی تەقبولی مەشاکلەکان بکە تەقبولی سڕی بکە تەقبولی هەیە مەزل هەندە جار ئەمە حالاتمانەیە لە سنتەری جەڵتەی دڵمان لۆدێ جەڵتەی دڵ ئەمە یەکەم جار ئەوی بەڕێ دەکەین ئەگەر نەخۆشەکە سڕەشی گرتبی لە سبێنش دانیشتبی ئەمن جەڵتەکەی بەڕێ دەکەم دەبی ڕابۆستی لەوانەیە تەعجیلیش بکەم نەخۆشەکە قبول ناکە دەرلۆ تەعجیلم دەکەی کاکە برای خۆت لەوانەیە جەڵتە لێدا ئەمن ئەو زەڕوری ترە لە جەنابەت کە بەی سەرحاتاتی ئەوجا ئەو تەفاسیلانە هەمووی دەبی پێکەوە دانیشین وڵاتی خۆمان باشکەین وڵاتی خۆمان جوانکەین لەگەر یەک قسەی بکەین بەڵکو سیستەمەکە بە جوانترین شێوە بڕوە بەنسبەت ئاخر شتیش گفتوگۆ بن و نەخۆش ئەکید ئەمن لەگەر زۆربەی نەخۆشەکانی خۆم برادەرین محاولە دەکەم ئەنێو خاصە بە تایبەتە بخۆمە گەمەجال هەبی باز بکەم لێرانە ئەم لەوانەیە پێش عیادی هەندێک دەنوم لەوەی مشکم سەرحات کە و بە سەرحات بتوانم بە هادی قسەی لەگە نەخۆشەکان بکەم تحدیدی عادەدیشمان کردی هەندە جار زەحمەتەوە گوتم تحدیدەکە لەوەندە زیاتر نابینم بەڵام هەر ئەو تەلەفۆن دەکا گفتوگۆیەکان زیاتر بەتەنێ دەبینم گوێ لێ ڕادەگرم و تیمەچین لە عیادەی ئەمە وەختی مەسەلەن عیادەی قەدیم نەما یەک سکرتێر و یەک دکتۆر ئێستامە سێ چار دکتۆری کە دەبینی هەتا دەگاتە من ینی ئەو وەختەی لەکنە من دەبینێتەوە زۆر لۆی کەم دەکرێتەوە زۆر لۆی ئاسان دەکرێتەوە و گفتوگۆیەکەش زیاتر ڕاشکاوانەیە و محاولە دەکەم خۆم بینمە مستەوای ئەو نەخۆشی ئەوزە لەوانەیە ئینسانەکی نەخیندەواربی خیندەوارێکی بەسیدبی مامۆستای جامیعەبی ئەگەر بتوانیم خۆم هینایە مستەواوی و خۆم زۆر بە گەورە یاخود شەهادەکەم یان ئەم دکتۆرم پیشانەدا وەک برادەرێک گوێم لێ ڕاگرت ئاسان کارێکی زۆر دروست دەبی
و گەیشتمە قەناعەتیش بەوەندە ساڵی ئەمن ممارەسەی مهنەی تۆپ دەکەم کە نەخۆش بینی لەگە دکتۆری خۆش دەبی عیلاجەکان باشتر ئیش دەکا هەروەکو ئیبن خەلدون ئەو عالمەکی ئیجتیماعیە قسەی خۆشیە دەڵێ ئەگەر تەڵەبە قوتابی مامۆستای خۆی خۆش ویست دەرسەکەی باشتر تێدەگا و لە ئەم بخۆم لە تەجروبەی خۆم کە ئەو مامۆستایانی ئەم خۆشم نەویستینە لە زیرەکیش بوومە لە هەر زیرەک بوومە دەرسەکەم ئیزعاج بوومە نەمویستە بچمە ژۆرە یان دەرەجەم خراپ بووە و هەمان شتیش لۆ پزیشکی ڕاستە ئەگاو عیلاقەتە لە بینی پزیشک و نەخۆشی بەرادەرایەتی بی و تەسەوڕ دەکەم ئەو حەبەی کە دەنووسی زۆر باشتر تەئسیر دەکەن لەوەی کە دکتۆرەکە نەخۆشەکەی بەنەو عاگلەنەوە ئەکا وەک جەناب دەڵێ ئەمە دکتۆرم یان ئەتوو قسە لەگە بکە. دکتۆر بەخێر بێیسان زۆر سپاس کە عەزیزی دڵخۆش بووم ئومێدەوارم کەس ئیشی پێتان نەوی ئینشاءڵڵا کەسیش بمە نافی. ڕێز و خۆشەویستی عەزەدین و دکتۆر شوانیش لەگەڵ کاک دلێر بۆ ئێوە تا حەڵقەیەکی دیکەی زمانێمە لەگەڵ ئێوە یەک دەگرینەوە. خودای گەورە ئاگەی لە هەموو لایەک بێت.